خەڵاتی گۆڵدن جۆیستیک خەڵاتێکی ساڵانی یاری ڤیدیۆیەکانە کە بە دووەم کۆنتترین خەڵاتی ئەم بوارەدا دەنرێت لە دوای خەڵاتی ئەرکاد ئەوارتس. مێژووی دابەشکردنی ئەم خەڵاتە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1983 لە بەرەتانیا بە شێوەیەکی لۆکاڵی لەو ساڵەدا بۆ یەکەم جار دابەشکرا، بەڵام هەتا ئێستاش خەڵاتێکی جیهانیەوە هەموو جیهان دەتوانن دەنگ لەسەر کاندیدەکان بدەن. سڵاوتان لەبێ، من سعد لە تێک پلەسەوە یەکەم ئەڵقەی بەرنامەی بازنەی تەکنۆلۆژیاتان پێشکەش دەکەم کە بەرنامەیە کە هەفتانە پێشکەش دەکرێت و چەندین هەواڵی هەمبەرەنگ و جیاواز لەسەر بابەتەکانی تەکنۆلۆژیا لەخۆ دەگرێت. خەڵاتەکان بۆ ئەم یاریە پۆلێن دەکرێن بۆ چەند پۆلێنێکی جیاواز، لەوانەیەش بۆ باشترین یاری چیرۆکی یاری لایف سترێنج ترو کەلەر دیاریکرا لەلایەن کۆمپانیای سکوێر ئینیکس بڵاو دەکرێتەوە. یاریەکە لە ژانری گرافیک ئەدڤێنچەرەوە و چیرۆکەکەی باس لە خانمێکی گەنج دەکات کە هەوڵ دەدات هەست و زۆزی خەڵکی بەکاربێنێت بۆ چارەسەرکردن و لە بیرچوونەوەی ئەو تراژیدیانەی کە پێشتر لە ژیانی خۆی داربەسەری هاتووە. Try to let myself in. و هەروەها خەڵاتی باشترین یاری فرایدیزان واتە ماڵتیپلێر درا بە یاری It Takes Two کە لەلایەن کۆمپانیای ئەلێکتریک ئارتەوە بڵاو دەکرێتەوە. ئەم یارە لە ژانرای ئاکشن ئەدڤێنچەر و پلاتفۆرمە. یاریەکە تەنها بژاردە یاریکردنی دوو کەسی تێدا بەردەستە، چونکە وەکو ئاماژەمان پێکرد لە پۆلێنی ماڵتیپلێرە و بە شێوەیەکی سەرهێڵیش ئەنجام دەدرێت، بەڵام خاوەنی گرافیکێکی بەرز و یاریپێکردنێکی نایابە. Wait a minute. Did I mention the big explosion? و خەڵاتی باشترین یاری دیزانی بینراو بەخشرایە ڕاستێت کلانک ریفتە پارت کە یاریەکی تەقەکەری کەسی سێمە لەلایەن کۆمپانیای ئایزۆمینا کۆپەری پێدراو لەلایەن سۆنیەوە بڵاوکراتەوە بۆ پلەیستێشن 5. لەم یاریەدا یاریکرد بە شێوەیەکی خۆکارانە وزە و شەکەکانی بەهێز دەبن لە دوای بڕینی قۆناغەکانی یاریەکە. و دیزانی یاریەکە نایابە، سیمایەکی جوانی هەیە و ڕەنگ و بریقەیەکی زۆری پێوە دیارە و هەروەها جێ ئاماژەپێکردنە کە ئەم یاریە بۆ هەموو تەمەنێک گونجاوە. We promise. Dr. Nefarious, this is the part where you lose. Ratchet, the Dimensionator. Dr. Nefarious just crowned himself Emperor of this... و هەروەها گۆست ئۆف سوشیما یاری نایابەکەی سۆنی خەڵاتی باشترین یاری جیهانی کراوەی پێبەخشرا. ئەم یاریە لە ژانری ئاکشن ئەدڤێنچەرە کە پەری پێدراوە لەلایەن ستۆدیۆی دایرێکس کەتەوە کە خاوەنەکەی کۆمپانیای سۆنیە کە لە ساڵی 2020 بۆ پلەیستێشن 4 بڵاوکراوەتەوە. کارکتەری سەرەکی یاریەکە ناوی جین ساکایە کە سامۆڕایەکەوە ئەرکەکەی پاراستنی دوورگەی سوشیمایە لە دەست هێرشی مەغۆڵەکان. There must be thousands of them. We will face death and defend our home. وە لە یاریەکانی موبایلدا تەنها یەک یاری بۆتە براوی خەڵاتەکە، ئەویش یاری لیگ ئۆف لێجەندز وایلد ریفتە. هەرچەند یاریەکە بۆ کۆنسۆڵیش بەردەستە، بەڵام یاریەکە زیاتر لەسەر موبایل ئەنجام دەدرێت. شێوازی یاریەکە بەنزیکەی هاوشەوەی کلاش ئۆف کلانسە کە زۆرینەمان پێی ئاشناین. دوو گروپی 5 نەفەری بەرامبەر یەکتر شەڕ دەکەن لە پێناو بەدەستهێنانی زەوی و سەرۆت و ساماندا. و خەڵاتی باشترین یاری بۆ ئاسی دەنگ و میوزیک بەخشرا یاری ڕێزیدەنت ئیڤڵ ڤیلێج کە یاریەکی مانەوە ترسناکە لەلایەن کۆمپانیای کاپکۆمەوە گەشەی پێدراوە و بڵاو دەکرێتەوە. کارکتەری سەرەکی یاریەکە ناوی ئیثن وینتیرسە کە دەگەڕێت بە دوای شەڕەفێنراوەکەیدا کە براوە بۆ لادێیەکی کۆن و شەڵکراوە.
بەڵام پڕێتی لە بوونەوەری شێوە گۆڕاو کە ڕوبەڕووی ئیتن دەبنەوە. بەپی بەردەوامبوونت لە یادەکە و بڕینە قەناغەکانی هەتا بێت بوونەوەری بەتواناتر و بەهێستر ڕوبەڕوو دەبنەوە لەسەر پێویستە تێکیان بشکێنێت. Who is? وە باشترین یاری کە لەلایەن کۆمپانیایەکی سەربەخۆ بچووکەوە بەرهەمهێنرابێت یاری دێتز دۆرە کە لە ژانرە ئەکشن ئەدڤێنچەر و وەپەری پێدراوە لەلایەن کۆمپانیای ئەسید نێرف. خاڵی بەهێز یاریەکە لایەن ئیمکانێکی و سادەیەکەیەتی و هەروەها بە یاریەکی سەختیشدا دەنێت کە دەتوانین بڵێن بەنزیکەی هاوشێوە یاری دارک سۆڵسە. خەڵاتی باشترین یاری کۆمەڵایەتی درا بە یاری فاینال فانتەزی 40 کە دیسان لەلایەن ستۆدیۆی سکوێر ئینیکسەوە بەرهەم دێنرێت. چیرۆک یاریەکە باس لە ڕووداوەکانی 5 ساڵ دوای ئەو بەشە دەکات کە لە ساڵی 2010 بڵاویان کردەوە لە خاکی خەیاڵی ئیۆرزا بۆ دەست پێ دەکات کە ئەژدیهای بەهاموت لە بەندیخانە هەڵدێت و ئەمەش دەبێت هۆی ڕوودانی کارەساتی حوتەمی ئەمیرال و خاکی ئیۆرزا وێران دەبێت. و ئەرکی یاریکەرەوەیە کە ئامادەسازی بکات بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر هێرشێک هەر لەوانەیە لە باکووری شارەکەەوە ڕوبەڕووی ببێتەوە. و هەروەها خەڵاتی باشترین ستۆدیۆی بەرهەمهێنەری یاری ڤیدیۆیەکان بەخشرایە کۆمپانیای کاپکۆمی ژاپۆنی کە کار لەسەر پەرەبێدان و بڵاوبوونەوەی یاریەکان دەکات و لە ساڵی 1970 دامەزراوە. هەتا ئێستا کۆمەڵێکی زۆر یاری بەرهەمهێناوە کە ملیۆنان فرۆشیان هەیە. پێداترین یاریەکانی بریتین لە ڕێزیدەنت ئیڤڵ، مۆنستەر هانتەر، ستریت فایتەر، مێگامان، دێڤڵ مەی کرای، دێد ڕایسینگ و هەروەها ئەو یارانەشی کە بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیای مارڤڵ بەرهەمیان هێناوە. و خەڵاتی باشترین یاری بۆ کۆمپیوتەر درایەک هیتمان 3 کە ئەکتەری سەرەکی یاریەکە ناوی ئەیتەوە پیاوکوژێکی پرۆفێشناڵە تێیدا ئەکەکەی ئەوەیە کە سەرۆکی ڕێکخراوەنی هێنەکان بکاتە ئامانج و بیان کوژێت و یاریەکە لەلایەن کۆمپانیای IO ئینتراکتیڤەوە خاوەنداریت دەکرێت. خەڵاتەکە بواری دیکەش دەگرێتە خۆک و هەڵبژاردننی باشترین ئامێر یاری ڤیدیۆیەکان هەرچەندە زۆرینەی خەڵاتەکانی ترخۆیان لەم هەڵبژاردنە بەدوو دەگرن بەڵام خەڵاتی جۆیستیک خۆی لەمە بەدوو نەگرتەوە و ئامێری پلەیستێشن 5 وەکو باشترین ئامێر یاریە ڤیدیۆیەکان دەستنیشان کردووە. پلەیستێشن 5 لە شارێکی کۆتایی ساڵی 2020 دا ڕاگەیەنراوە هەتا ئێستا زیاتر لە 20 ملیۆن دانی لێ فرۆشراوە. بۆ دوو جۆری سەرەکی هەیە: پلەیستێشن 5 ئاسایی کە دیسک دەخوێنێتەوە، دیجیتال کە دیسک ناخوێنێتەوە. دیسکەکەی پشتگیری لە دیسکی جۆری ئەڵترا HD بلوڕێ و DVD دەکات و هەروەها پشتگیری لە خزمەتگوزاری ئۆنلاینەکانیش دەکات بۆ کڕینی یاریەکان و خزمەتگوزارەکانی تر. وەکو پێشتریش ئاماژەمان پێدا باشترین یاری ساڵ کە بۆ پلەیستێشن 5 بڵاوکرابێتەوە بەخشرا بە ڕێزیدەنت ئیڤڵ ڤیلەج. و خەڵاتی باشترین یاری ساڵ کە لەسەر کۆنسۆڵەکانی Xbox بڵاوکرابێتەوە بەخشرا یاری سایکۆناوتس 2. کارکتەری سەرەکی یاریەکە ناوی ڕازۆ بە دوای کەسانەدا دەگەڕێت کە سەرۆکەکان ڕفاندووە و چەند توانایەکی نائاسایشی هەیە وەکو شەڕگرتن لەگەڵ بوونەوەرە نائاساییەکان. و ئەم یاری لە پۆلێنی پلاتفۆرمەوە هەر لەلایەن کۆمپانیای مایکرۆسۆفت خۆیەوە بڵاوکراوەتەوە. Psychic powers, he dives into your mind. My name is Raz, and I'm the new intern. و باشترین یاری ساڵ کە لەسەر کۆنسۆڵی نینتەندۆ بڵاوکرابێتەوە بریتی لە یاری مێترۆید درێت کە لە ژانرای ئەکشن ئەدڤێنچەر و هە لەلایەن کۆمپانیای نینتەندۆ خۆیەوە پەرەی پێدراوە بڵاوکراوەتەوە. چیرۆک یاریەکە باس لە دۆزینەوەی ڕێڕەوەنیهێنەکانی هەساری ZDR دەکات کە کارکتەری سارەکی یاریەکە ناوی ساموس ئارانە و یاریکەر یاری بۆ کارکتەرە دەکات. و لە کۆتاییدا بە شێوەیەکی گشتی یاری ڕێزیدەنت ئیڤڵ ڤیلەج وەکو باشترین و بەهێزترین یاری ساڵ دیاریکراوە، باشترین ئامێر یاریکردنیش کۆمپیوتەرە و باشترین یاریش لە هەموو کاتەکاندا دارک سۆڵسە.
وە لە کۆتاییدا هیوادارم شتان لە ڤیدۆکە وەرگرت بێت و شەریارێکی خۆش و نایبم پێ نەساند بن بێگومان لەگەر خاوەنی کۆنسۆڵەکانن ئەو یاریانە تاقیب بکەنەوە چونکە بەڕاستی شایانی ئەو خەڵاتن کە پێیان درراوە و لە مانگی 12 ئەم ساڵیشدا دووبارە لە مەراسیمێکی دیکەدا باشترین یاریەکان دووبارە دەستنیشان دەکرێنەوە وە لە کۆتاییدا داواکارم لایکی ڤیدۆکە بکەنەوە سەبسکرایبی چانێڵی تەک پلەسیشتان بیر نەچێت چونکە دەبێتە پاڵنارێکی بەهێز بۆ ئێمە و بۆ بەردەوامبوون لەسەر ڤیدۆ لەم شێوەیە